هاوڕێیان و ئۆگرانی بەرنامەی بیرەوەری ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. هیوادارم لە هەر کوێکان ساغ و سەلامەت بن. لە شەوەزەنگی بێداددا و لەو کاتانەی وا سوپای داگیرکەر ئاوازی نەگریسی مەرگیان لە شار و گوندی کوردستانە ئەچڕی، ناوی پێشمەرگە مەشخەڵی شۆڕش و هیوا بەخشی ڕزگاری لە ژێردەستی و ئاواتی لە ئامێزگرتنی ئازادی و سەربەستی بوو. پێشمەرگە شەرەفی خەبات و کەرامەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردە. لە بەرنامەی ئەم جارەی بیرەوەریدا لاپەڕەکانی ژیانی تێکۆشەرێکی ماندوونەناسی کورد هەڵ ئەدەینەوە و دەبینە میوانی دیوەخانی بیرەوەریە تاڵ و شیرینەکانی سەردەمی پێشمەرگایەتی کاکاوەی تەوریوەر. فەرموون لەگەڵمان بن. کاکاوەگیان بەخێر بێن بۆ بەرنامەی بیرەوەری. سپاسدانەکەم و لێریشەوە مەوێ سپاسی جنابەت بکەم و سپاسی کاک فازڵکەم کە بۆ ئەم دەرفەتە بۆ منتان ڕەخساند و ئەم ئیمکانەتان دروست کرد کە منیش لێرەوە بتوانم کورتێک لە بیرەوەری دۆران پێشمەرگایەتی بۆ بینەرانی ڕۆژهەڵاتی تیڤی و بۆ خەڵکی کوردستان باسکەم ئەوەی کە لە بیرم مابێت و بتوانم بە شێوەیەکی ڕێک و پێک و جوان ئێرایە بین بە بینەرانی ڕۆژهەڵاتی تیڤی. ئێمەش زۆر سپاسی بەشداربوونتان دەکەین و ئەم بەرنامە تعلقی بە ئێوەیە بە دڵنیاییەوە ئێوە و پێشمەرگەکانی دێرین لە هەموو حیزبەکانی ڕۆژهەڵات زەحمەتێکی زۆریان بوو ئەم ئاوخاکی کێشاوە و جێی خۆیەتی کە ئێمە لە بەرنامەیەکی ئاوادا باس لە ژیان و تێکۆشانی ئێوە بکەین وەکو پێزانینێک. وەکو یەکەم پرسیار کاکاوە پێم خۆشە بۆ بینەرانی ئێمە باس بکەی کە خەڵکی کام ناوچەی کوردستانی و لەکوێ لەدایک بووی؟ من ڕاستەکەی دیارەکە هەر بە قۆڵەژێ ناسناوەکەمە دیارە من خەڵک ئاوای تۆریوەرم. ئاوای تۆریوەر لە بەشی ڕۆژاوای شاری سنە قەراری گرتووە، تقریباً 30 کیلۆمتر لە شاری سنە دوورە و هەر لێ تۆریوەر تا سنی تقریباً 12-13 ساڵەگی لە تۆریوەر ژیاوم. پاشان وەک هەموو مناڵێکی کورد وەکو هەموو مناڵە هەژارێک ناچار بووم بێم کەفمە شۆن ژیانێکی کرێکاریەتانم بێژم و هاتمە شاری سنە و لە شاری سنەوە ماوەی کورد لەوێ بووم. تەمەنت چەند بوو کە هاتێ شاری سنە؟ ئەتان بێژم بین 13 و 14 هاتمە شاری سنە و لەوێ چەوە کاری وام گیر نەهات ئەو کات چوون بۆ شارەکان دەرەوەی کوردستان وەکو تاران و وەکو بەندەر شاپور. ئەوەڵین جارێک کە من دەسم کە بکە بە کرێکاری لە بەندەر شاپور کە ئەوانە ئێمە منتەقەی کوردستان خۆت باشە زانی منتەقەیەکی تقریباً سەردەسێرە بەتایبەت ئەو ناوچەی چە من لێژیم شاخاوی و منتەقەیەکی کوێستانیە. بەڵام ئێمە چوون بەهار بوو چوون بۆ بەندەر شاپور لەکەر خاڵێک ما کە هەواکەی زۆر گەرم بوو، یانێ ئەسەن بۆ من ئەوەڵین جار بوو لە منتەقەی خۆمان دوورەکەوتمەوە ئەچوومە ئەو منتەقە گەرما زۆر تەڵخم لێچوو بە هەزار تانم بێژم چەرمەسەرێن نزیک 40 ڕۆژێک تە خاڵەکەمە بە یەکەوە لەوەی کارمان کرد و دوای 40 ڕۆژە گەڕاینەوە بۆ کوردستان و دوایی بۆ دیەکەی خۆمان و ماوەیەکی کورت دوارە لە دیەکە مامۆ شاید مانگی دوومان دوارە مەجبور بووم دوارەم جارە چوون بۆ تاران ماوەیەکی چەند مانگ بێژم شاید 3-4 مانگی ئەم جارە نهاتمە لە تاران ئەوواکە تۆزێ باشتر بوو. بەڵام هۆ کارەکەی دیار بوو کارەکەی هەر قەت پڕۆکێن بوو تا کارێکی زۆر سەخت بوو بۆ تەمەنێ من لەو کاتە. دوای ئەوەی تر چەند مانگی لە تاران بووم ئەم جارە هاتمە بیرم لەوە کردەوە کە ئاوا ناکردێ و بە ڕاهنمایی خاڵم و بە ڕاهنمایی دۆست و بەرادەران وتیان تۆ بڕۆ سەر ئەوە کە شغڵێک فێر بیت بلاخرە تۆ ناتوانێت هەر لەیسۆ تا ئەم کارانەی کە ئەت لەو خاتی فەراغەتە بوو یا تۆ قۆناغەکانی خوێندنت بڕیوە یا وەکەی؟ من ڕاست گەرەکە دەرسم وەکو ئەوە کە بڕۆمە مەدرسە دەرسێکی وام نەخوێن باتەوەجەوە کە لە دۆرانی تەمەنی مەدرسە نەمیان مەدرسە بەوەی دەستکورتی ماڵەوە. بەڵام وەختێ هاتمە شار سنە دوای ئەو کارانێک کە باسم کردم و هاتمە شار سنە دەسم کرد بە کاری شاگردی شاگرد لوولەکەشی. لەو فاصلە نزیکە چەند مانگێک چوومە هینی شەوانە بڵین مەدرسەی شەوانەی بۆ بزرگ ساڵان بە قۆڵی فارسی یا بۆ تەمەنیبان
ئەتانم بژم مەجموعە نەگەر حسابیکەی 6 مانگێک من کولەن ئەتانم لە مەدرسا بووم مەدرسە بەو جۆرێکەوە باس ئەکردیە من لەسەر سەنداڵی مەدرسەدا نەنەشتوم چەند مانگێکی ومە مەدرسە تۆزێک ئاشنایم پێیا کرد لەگەڵ خوێندن و نووسین بەس من خۆم علاقەیەکی تایبەتیم بوو بە خوێندن و نووسین و سعیم کرد دوای ئەوە دەست لە کتێب و دەست لە خوێندنی ئەو کاتە ڕۆزنامە و ئیتە وردەورە ئینقلاب دەستی پێکرد ئیطلاعیە حیزبە سیاسیەکان و ئیتر لەو تەریقە من توانیمەتان بێژم بە دەرەجەیەکی تقریبا متەوەسط هەم سەوادی خوێندن و هەم سەوادی نووسین فێر بم و با تۆجۆ بە شرایەتی ئەو کاتێکی ئێمە لە ئێران ئەژیان مەجبور بە فارسیش فێربی تا حدودێکیش توانیم فارسیش فێر بم و تەمەنی یا بڵێن دەورانی خوێندنی من هەر ئەومە بوو وەکو باری ئەو کە بڵێ چوویتە مەدرسە و دەرسم خوێنێت و مەدرک تەحسیڵیم هیچ چێنیە و هیچ وەرنەگرتووە بەڵێ لە بینی ئەم مۆدایە کە جنابەت سەفرت کرد بۆ شارەکانی دیکەی ئێران بوو کە کار بکەی لەوێ بە خاتری شەرایەتێک کە هەت بووە هەستت بە نابەرابەریەک قەتعەن کردووە کە ئەمە وەزعیەتێکی نابەرابەری ئابووری هەیە لە چ کاتێکەوە هەستت بە بوونی هێندێک ستەم و نابەرابەری ئابووری سیاسی کۆمەڵایەتی لە کۆمەلگاکەی خۆتواتە کوردستانە کرد ڕاستەکەی دێرە کە ئەتانی بێژی هەموو مناڵێکی کورد هەر لە تەمەنی ئەتانی 6 ساڵگیە و ئەو ئیحساسە نابەرابەریە ئیحساسەکە بەتابەت مناڵانێک کە ئەچنە مەدرسەکە زمانەکە زمانی خۆیان نیە هەر لێنەوە ئەو نابەرابەریە ئیحساسەکەن هەر لێنەوە ئیحساسەکەن تات فشارێکن هەر لێنەوە ئیحساسەکەن خەریکە زمانێک فێرە بن زمانی دایکی خۆیانیەوە ئەبێ فێری بن ئەمە هەر لێنەوە تۆ لەبار ڕەوانیە و فشارێکت بۆ تێ من کە مەدرسەم نەبڕیەوە نەچوومەتە مەدرسە من لە مەحەلی کارە ئەم نابەرابەری ئەم چۆنێژێ تەبعیزە لە وجودی مناشقڵی گرت هەرەوەی کە من لە مەسەڵان لە تەمەنی تۆجە 13 ساڵگی هەڵەستم 4-5 مانگ لە ماڵەوە لە خانەوادە لە دایک و باوک و خۆشک و برا دوورە کەفمەوە ئەچمە شارێکی دەرەوەی کوردستان و هەموو کوردێک ئەزانم ئەیسا ئەو ئیحساس منیانە هەست و وەختی ئەچیتە دەرەوەی کوردستان مەجبوری بە خاترەوە پاشەنازێکت بێ پارەی کە دەری تێنی هەمووی خەرجنەکەی مەجبوری لە خراوترین شرایەتی ژیانە بژیت ئەو 6-7 کرێکات لە ناو ماڵێکی ڕەش و ڕووتا بژیت مەجبوری غەزایەکی زۆر نالەبار بخۆیت غەزایەکی زۆر هەرزان بخۆی و ئەمانە بتەوێ و نەتەوێت تەئسیری مەنفیەت لەسەر ڕۆحیەت لەسەر ژیانت لەسەر حتا ڕشتی جسمیت گشت ئەمانە هەر لێنەوە من بەڕاستی ئەم نابەرابەریانمە چێشت و ئەم نابەرابەریانە بە قۆڵێکی لە ڕۆحی منە جێ خۆی کردە و کە بۆ دوا ڕۆژەکانی کە من هاتمە ناو ڕێزی شۆڕشە و بەو پەڕی ئیحساسە و کە ئەگەر شۆڕشەکەیشم دەست پێ کرد یاگەر بارزەی سیاسیم دەست پێ کرد کە بزانم بۆچی ئەەکەم و لە چ ڕێگەی کا من خەریکم بارزاکەم بۆ نەمانی ئەو زەڵم و زۆرە بۆ نەمانی ئەو تەبعیزێکە کە ئەبتانی بژی تەبعیزێکی دوولایەنە بوو بۆ ئێمە لە لایکەوە تەبعیزی کوردایەتی بوو لە لایکەوە تەبعیزی چینایەتی بوو من پرسیارم بەسەرەوەی هەیە بەڕاستی کە تۆ وەکو کرێکارێک لە تەمەنی مێر منداڵیە لەگەڵ ئەو هەموو گرفتا بەرەوڕوو بووی لە یەکەم نقطە ئایا پێت وایە بۆمە وەکو سیستەمێکی چینایەتیە یان نا وەکو کوردیش لایەنێکی دیکە هەیە کە خەریکە زوڵم لە تۆ کات ڕاستەکەی دیێرە کە بۆ بەتابەت بۆ ئێمە کورد هەرکی بە یەکەوە وەسڵە یعنی ناتوانانی لێکیان جیاکەیتەوە باتەوەجەوە کە تۆ هەروەکە وتم ئەڕوویتە دەرەوەی وڵات یا دەرەوەی بەژین وڵاتی کوردستان منزورمە دەرەوەی منتەقەی خۆت زمانەکە بێگانەست تۆ لێنە ئیحساس خەجاڵەتی گەکەی ئەحساس حقارەتێکەکەی لە لای تری چەوکە دەرامەدێکی زۆر کەم یا دەستمۆزێکی زۆر کەمت پێدەن ئیحساس لێنێکە لەبار چینایەتیەک ئیحساسەکەی زەڵمێکی تایبەتی تریش و لێچێ هەروە کە مەسەن فەرقی من و کرێکارێکی تۆ بڵین تارانی یا کرێکارێکی بەندەر شاپووری کە خەڵک منتەقە کەس فەرقەکەی منەوە ئەوەسە ئەو شەو بە ڕۆشتی وەک من زڵمی لێچێ بەڵام شەو ئەڕێتەوە ناو ماڵ و مناڵەکەی ئەڕێتەوە لای دایک و باوکی خۆی لاخرا لە ماڵا ڕێزەی بە خۆڵ خۆماژێ مرتاحترە
بەڵام تۆ دوای 4-5 مانگ لە دەرەوەی وڵات هیچ کەس نابینی و ئەتانی بێژی ئەو تەبعیزە ئەو نابەرابەریە چینایەتی چە بۆ ئێمەگەلوە بۆ کوردەکان یا بۆ نەتەنا کوردەکان بۆوانەی کەوە بڵێن فارزمان نین و لە شار و دێ خۆیان هەڵەکەنگنەشنە شارێکی تر بۆ کرێکاری ئەمە دیارە بار چینایەتیەکەی چی پڕەن وەکو بار نەتەوایەتیەکەی یاکو بار و ئەماژت بە خەڵکی زۆر گرنگ کرد کە وەکو کوردێک لەو شارانەکە زمانیان کوردی نییە فارسن تۆ هەستت بە هەندێک تحقیر کردووە و ئەمە لەنگەر لەو ڕوانگەەوە بێت کە ئەوان ئەو مافیان هەبوو کە بە زمانی خۆیان بخوێن و زمانیان کولتوریان ڕسمەتی پێیا کردووە بەڵام زمان و کولتوری تۆ لەو تەمەنا هەستت بمە کردو لە پەراوێز خراوە من ڕاستەکەی گەرەکە دقیقەوە تۆژی وایە نمونەیەکی زۆر کورد بێرمەوە کە هەر لەوت ئانا من فارسیم زۆر زەعیف بوو فارسیم نازانی تەکە کرێکارێکی بڵین فارسا بە منی و داداش من وەمزانی تاهینە تۆهینە گوێنە تقریبان زۆر ناڕەحەت بووم بە نوعێکیش ناوچەوەم لە تەرەوە گەرش کرد دوایی ئێوارە هاتمەوە بە خاڵم و وتمەوە ئیمڕۆ کاورە وای وت کە بە من ناڕەحەت بووم و داداژیانێ چا وتی داداژیانێ بەرادەر یانێ برا وتم بەرحاڵ منظورم لەوە کە تۆ وەختی زمانەکە زمان خۆت نییە لە بچووکترین بەرخورد تەرەفەکەی وەختی حاڵی ناوێ ئیحساس خەجاڵەتیەکە ئیحساس حەقارەتێکەکەی بۆ خۆت کە هەروە کە باسی کرد دەقیقەن واسە ئەو ئیحساسی چۆن بێژین تەبعیزی نەتەوایەتی کە تۆ زمانەکەی چۆ حتا ئیجازەی نییە لە مەحەل کارەکەیشتا بە زمانەکەت قسەکەی و بە ترس و لەرزە و بە زمانەکەی خۆی چۆ قساکەی لەبار دەرونی ئۆڕ خوێنێت زۆر ڕاستکەواتە جنابەت لە تەمەنێکی کەمەوە تەمەنی مێر منداڵیە بەکردەوە لەگەڵ ئاسەواری ئەم زوڵم و ستەمانەکە لەگەڵ کورد لەگەڵیا بەرەڕوویە دەرگیر بوویەوە ناسیوتە واتوانین بڵێن ئەمە یەکەم دەرگاکانی بۆ کردووی کە بەرەو پرۆسەیەکی سیاسی بڕۆی و ئەو هەستەت بە شعورێکی سیاسی تەبدیل بکەیت چۆن بوو لەگەڵ کۆمەڵە و بیرروبۆچوونەکانی ئاشنا بووی و چۆن بوو کە تەمایلت لا دروست بوو کە بوی بە ئەندام لە کۆمەڵە هەروەکە خۆت باست کرد ئەوە ئەتانی بژی پایەکەی لێنەوە دەسی پێکرد ئەو نابەرابەری و تەبعیز و دوور لە وڵاتە ئەوە لێنە ئەو هەستە دروست بوو ئەو هەستیە دروست کرد ئیتر سەردەمی بەقۆڵێژە سەردەمی نەوجوانی من لە تەمەنی 16-17 ساڵەگیە و دۆدا مەسلەی ئینقلابی ئێران دەسی پێ کرد و مەسلەی حزبە سیاسیەکان لە کوردستانە سەریان هەڵدا ئەس جملە کۆمەڵە کە من پێشتر کۆمەڵم ناشناسی و پێشتر کۆمەڵەش خۆی عەلینی نەکردبووە سازمانێک یا حیزبێکی بڵین مەخفی بوو بە شێوەیەکی نهێنی کاریانە کرد تا لە ساڵی 57-58 خۆیان ئەلەنیە و کردە و لە ئەوەڵی چۆتامش من ساڵی ئەوەڵی تا ساڵ و نیمێکیش بە باشی کۆمەڵ ناناسی ڕاستەکەی بەڵام دوای و دۆدە ڕەفیق و دۆست و بەرادەر زۆرم بوو لە شارسنا کە لەگەڵ کۆمەڵا هاوکاریانەکە لەگەڵ کۆمەڵا بوون پێشمەرگە بوون یا خزمی پێشمەرگە بوون منی و دۆدە لەگەڵ کۆمەڵا ئاشنا بووم و بەقۆڵ باتەوەجە بۆ شرایەتێک کە ئەو سەردەمە بوو کە شعارەکان کۆمەڵە و بەرنامەی کۆمەڵە و ئەهداف کۆمەڵەوە بوو کە حیزبێکی بێژین چەپە و بۆ تەبەقەی کاریگەری کوردستان و بۆ زەحمەتکێشانی کوردستان فرەتر هەوڵەدا و لە بەرنامەی کۆمەڵا فرەتر مەسئلەی تانیجی چینایەتی بەرچاو بوو مەسئلەی چەبوون و چینایەتی دیارە لە پەنای ئەوەی چان مەسئلەی نەتەوایەتیش بوو بەڵام بۆ کەسێک وەک منەوە عانە مەسەڵەن جوانێک بووم فرەتر ئەوەی کە یاودەمە حیزبی کە بۆ زەحمەتکێشان و بۆ کرێکاران بارزاکە خۆت بە خۆت تۆی ئەکێشا بەلای خۆیان خۆت بەخۆدەمە حیزبە حیزبێکەوە لە مافی بندەستەکە دقیقاً لە ئایندا ئەمە حیزبێکە کە ئەتوانێ من و ئەمساڵ من و هەزاران و شاید میلیۆنها کرێکاری کرێکار و زەحمەتکێشی کوردستان ئەتوانێت ڕێبەرایەتی کە ئەتوانێ هەدایەتیان کە بەوە ئەتانێت ئاگاهیکی چینایەتیان لە عین حاڵا پێبا و ئاگاهیکی نەتەوایەتیکی درۆسییان پێباکە لە عینەکە ئاگاهی تەنیا چینایەتیش نیە بۆ ئێمەی کورد وتم ئاگاهی ئەبێ ئێمە ئاگاهی نەتەوایەتیشمانە بێ ئاگاهی چینایەتیشمانە بێت لە هەردێک بوارەکەیە ئێمە بتوانین خۆمان تیارکەین بۆ
بتوانین لەگەڵ بەقۆڵی دژمنەکەمانە تیار بین حداقل لە باری سیاسیەوە بزانین لە تەک دژمنەکەمان ئەگەر ڕوبەڕووی قسەکردنیش بووین بزانین چۆن لەگەڵ یانە قسەکەین. زۆر ڕاستە کە بووی بە ئەندام بووی بە پێشمەرگە لەکوێ سازمان درای ئەوڵ یەکەم من چالەکیەکانی کە وەکو پێشمەرگەی کۆمەڵە ئەنجامتدا چی بوون لەکوێ بوون؟ من گەرەکمە تۆزی هەڵگەرمەوە بۆ دوای ئەوە من پێش لەو بم بە پێشمەرگە نزی ساڵ و نیمە لە ڕێکخراوی نهێنی کۆمەڵە لە شاری سنا لە کمیتەی کرێکاریان پێودۆکات لە شاری سنا لەگەڵ دوو بەرادەری ترا بە یەکەوە کارمانە کرد پێش ئاشکرابوونی خەباتی ئاشکرایی نانا دوایە کە کۆمەڵە ئاشکرا بوو کە پێشمەرگە لە شارسنە هاتنە دەرۆ ساڵی 59 من کەماکان لە سنا بووم ئەو ئاهنە من ئیترەوانێت فعالیەتی کۆمەڵە لە شارەکانە وەکو حیزب سیاسیەکان کوردستان مەخفی بووی کرد یعنی تۆ ئەوانە پێشمەرگە لە شار هاتە دەرۆ فعالیەتی مەخفیمان دەست پێ کرد و هەوادارانی کۆمەڵە بە شێوەی نهێنی کاریانە کرد هەر لە شارە مابوویەوە بەڵێ منوانە لە شار مابوومەوە لە شار بووم نزیک ساڵ و نیمێک منە لە شار لە کمیتەی کرێکاریە کارمە کرد و ئیطلاعی مان بڵاو کردەوە لەگەڵ خەڵکی ترا هەڵسان و دانیشتمانە کرد ساڵمانە کرد و موازع و سیاسەکان کۆمەڵە بە هاوتەمەنەکان خۆمان بە ڕفێقەکان خۆمان بە کەسگەلێکەوە جێگەی احتمال بوون سیاسەکان کۆمەڵیان پێ بناسیینین نزیک ساڵ و نیمە من لە شار سنە مامە و تا ئینکێ لە شار سنە تشکیلاتی کۆمەڵە زەربەی خوارد و لەیان کۆماری ئیسلامیەوە بڵین شناسایی کریا و جەمعێکی زۆر لە فعالین و لە هەوادارانی کۆمەڵە بازارشکران و گیران بتوانانی باسی ئەومان بۆ بکەیت چۆنێتی ئەو ڕووداوە ئایا خۆت لە نزیک و ئاگادار بووی نزیک من ئاگاداریەکەی من ڕاستەکەی ئەوە بوو کە مەسئولی تشکیلاتی شاری سنەی کۆمەڵە معروف کێڵانە کە ناوێکی تقریبا ئاشنازەتانی بێژی بۆ هەموو شاری سنە و تا حدودێکی بۆ بەشێکی زۆر لە کوردستان مەسئولی تشکیلاتی شاری سنە بوو بازارشکرا گیرە متاسفانە لە ماوەیەکی زۆر کورتە نەیتوانی مقاومەت کات و بەرحەڵی ئەترافی کردو بووە هاوکاری ڕژیم و یەکێک لەو کەسانچەوە لە تەکمنکاریە کرد هەر بە وەسیلەی معروف گیرە ئەو کەسێکەوە مەسئولی من بوو ئەو خۆی لە ئێرتبار لە تەک معروفە و من معروفم ناشناسی و نەمەدانی سەر معروف تشکیلاتی کۆمەڵەتیانە معروفم من پێشتر ئەناسی وەک نەفەر چون ئەتانبژم هاوسەی بووین بەڵام من ئەسڵ نەمەزانیەوە کۆمەڵەت و ئەویش نێزانی من کۆمەڵم چون من لە تاریخ کەسێکی ترەوە بە پەیوەندیم بوو بەڵام معروف گیرە ئەو کەسە گیرە ئیتر من لە تەک بەرادەیەترا کە ئەو کەسمانە ئەشناسی و مەسئولی ئێمە بوو تەسمیمانگر هەرچەند ئەو کەسەوە مەسئولی ئێمە بوو گیران نزیک شاید دەزان مانگی زیاتری لە زیندانە بوو ئێمەی لەو نەدا بەڕاستی و ناوی ئێمە نەبێت بەڵام ئێمە بۆ محکەمکاری کاری خۆمانتەگەەوە بەرادەرمە بەناو ڕەحمەت تیراندەری یادی بەخێر دوای لە ڕێزەکانی کۆمەڵە گیانی لەدەستدا ئێمە تقریبا مانگی ئەسفەندی 61 بە بڵین تەقویمی ئێرانی ئیتر تەسمیم مانگر بینە دەرەوە من و ئەو ڕەفێقمەکە ڕەحمەت هەر لە سنەیچا جیالەوە هاوکاری تشکیلاتی وین هاوکاری کاری ڕۆژانەی خۆشمان بووین بە یەکەوە دوکانە شکۆلێکمان بوو دوکانی لولەکەشیمان بوو ئەو کار شوفاشکاریەکە من کار لولەکەشی ساختمانی مەکرد و بە یەکە دوکانێک هەموو شەریکیش بووین لە عینەوەی کە کاری سیاسیشمان بە یەکەوە کرد و زۆری جێگەی ئەحتمال یەکتر بووین بە یەکەوە تەسمیمانگر و بە یەکەوە زستانی 61 هاتینە دەرەوە و بە قۆڵەجی ئەوەڵین جارێک کە زستان بوو بەفرێکی زۆر بوو ئێمە لە شاری سنەگە سوار ماشین بووین هاتینە ئاوایک بە ناو مامۆخ لە نزیک شاری سنا لەوێ و پیادە بووین بەفرێکی زۆر بوو لە بیرمە بە پیادە هاتین مەقەڕی ئەوانەی کۆمەڵە لە ناوچێ سنا لە ئاوای باینچۆ بوو ئەوای باینچۆ ئاوایکی گەورەس و مەقەر کۆمەڵی لێ بوو مەقەر حیزبە سیاسیەکان تریچی لێ بوو ئەوەڵین جارێ مە هاتینێنە لێنێچە دوسێ ڕۆژێک ئێمان مەخفی کرد ئەوانە تشکیلاتی بژین ئەوانە پیانەوەیت کمێتە ڕووستایی ئەو کەسانێکەوە ناو تشکیلات عەلەنیا بوون لە ئێرتبار لە تەک تشکیلاتی شارە وتیان بێمەوە چەند ڕۆژێ میان مەخفی کرد کە ئەگەر بۆیان کردێت واگە تەشخیص بن ئێمە لەو نەچووگین ئێمە بڕوینەوە ناو شارەکانە کارکەین دوای مدەتێکەوە بەرحەڵ ئێمە بە ئێستدلالەوە کە ئێمە بەرحەڵەوە کەسە گیرا و ڕیسکە ئێمە بگەڕینەوە
ئیتر قبولمانیان کرد کە نەچینەوە و ئێمە بۆ دەورە بۆ ئامۆزشی سیاسی نظامی لە ئاوای هانەگلان هەر لە منتەقەی ساڵی بژینسنا. ئەو رابطە ئێوە کە گیرە چی بەسەر هات؟ رابطەکە ئێمە گیرا ماوەیەکی تقریبا 6 ساڵ لە زیندان بوو، پاشان لە زیندان هەڵات هاتووە لای کۆمەڵەیش ماوەیەک بڵین بەدوین بوون یا مەشکوک بوون لێگرتیان نزیک شاید ساڵی کۆمەڵەیش بازاشیان کرد زیندانیان کرد، دوایی ئازاد بوو بووە پێشمەرگەی کۆمەڵە. متەئەسفانە ماوەی کورت پێشمەرگە بوو دووارە گەڕاوە بۆ ئێران، ئەم جارە دووارە گیراوە نزیک 6 ساڵتر بازم لە زیندانە بوو. پاش ئەوەی تر مەرەخەز بوو بڵین دەستی لە کاری سیاست کێشا و لە ماڵی خۆیان دانیشت و زیگە بە کار و فعالیەتی ڕۆژانەوەی ژیانێکی شخصی و تاوجێ کە خەبەریش منە گیانێکی شرافەتمەندانەیە هەست و نەبوو بە بنیامێکی خراوە. بەڵێ یەکەم چالاکیت چی بوو کە بووی بە پێشمەرگە ئاشکرا چوویتە فێرگە و فێری پێشمەرگایەتی بوو لەکوێ تا زمان درای کاتی دەرەوە؟ ڕاستەکە ئێمە وایە مانگی بێ لە فێرگای کۆمەڵە بووین، دوایە کە دۆرەی فێرگەکەمان تۆ بوو ئێستا چەکدار بووین و چێکیان پێماندا باتەوەجەوە کە من خۆم خەڵکی منتەقەی ژاوەرۆ بووم، ئاوای تۆریوەر جزوو منتەقەی ژاوەرۆی شارسنەت یا منتەقەی ژاوەرۆی سنەس ئەوانە گوردان ئارێزمان بوو لە منتەقا لە ئەوێ هەموو بێساران و لەو منتەقا فعالیەتانگە منیش من وەر ئەو ڕەفێقمە واژم دوای گیای وەخت کرد تەسمیمان گرتمانە چین بۆ گوردان ئارێز. ئێمەیاندا بە گوردان ئارێز و ئێمە لە تەک واحیدێکا کە بڵین لە ئەو منتەقەی ئاموزشیا بوو ئەگەڕانە بوو لای گوردانی ئارێز، ئێمەیاندا بە گوردان ئارێز و ئێمە گەڕاینەوە چوینە گوردان ئارێز. یەک نقطەی کە لێرە کەمێک بۆ خۆم جالب بوو ئەوەڵین ڕۆژێک کە ئێمە وارد گوردان بووین، یعنی هێشتا نەگەیوین بە واحیدەکە و هێشتا سازمان نەدرابووین لە ناو گوردانی ئارێز، تووشی شەڕێکی زۆر سەختاتی و شەڕەکەی جواب بوو کە ڕژیم حمڵەی کرد بە منتەقەی ئەوێ هەموو منتەقەی کەڵاتێ و منتەقەی ئەو بە ژاوەروە بێساران و ئەو منتەقا ئێمە شەوەکەی لە ئاوای بەناو ئیسیاوا شەو کەفتینە ڕێبەرەوە ژاوەرۆ لە ئاوای بەناو ئیسیاوا نزیک بە ئاوای کەڵاتەیە لەوێ ماینەوە زۆر ماندوو بووین خەفتین سبحە هەڵسیین دەوروبەر ئاوایەکە هەمووی گیریاگە و لە ئاوای کەڵاتێ کە لەو ئاوای ئیسیاوا بۆ کەڵاتێ شاید بە پیادە ساعت و نیمی ڕێگەست یعنی شەڕەکە لە ئاوای کەڵاتیە دەستی پێکرد و بەڵام ئەو ئاوای وا ئێمەتیا بووین با تۆژەوە کە مەقەریتیانە بوو ڕژیم ناتە ناو ئاوای ئێمەش لەو ئاوایکە خەفتوین سەحاڵچیانیمان دەوروبەر ئاوایکە هەمووی گیراوە. هەوای گیراوە ئێمە لەو ئانە بیسیم گەلێکی چکۆلێشمان بوو لە بێژین ئەگەر لەسەر بەرزاینەوەی تەماسە بۆ ناگیریا لە تەک باقی بیسیمەکان چی بکەین شوینەکەین مەسئولی واحیدەکە تەسمیمی گر ئێمە بە هەموو جادێک بوو جادە خاکیەک بۆ جادا کەفینە ڕێگە بەرەو کەڵاتێ کە خۆمان گەێنین بە واحیدە ئەسڵیەکە کە لەوێ شەڕێژ گەرم بوو. ئێمە هاتین تقریبا شاید 40 دقیقەی ڕێگە هاتین حکوومەت نێزانی بێمە یعنی ئەمە ئیسێکە بۆ من معمایك بوو. ئێمە بەسەر جادەکە ئەهاتین بەرەو جەماعەت خۆمان حکوومەتی جەماعەت پاساروشل لەسەر بەرزاییەکان تۆشێوان جادەکان کرێمیان ئەدی بەڵام پیان وابوو ئێمە نیری خۆیانین کە پێشڕەویەکەین بڕین بۆ بەسەوریان ناکرەوە پێشمەرگە ناکرێ ئمت بەو سەرجادە ئەچین بەرەو مەرکەز شەڕەکەیان نوری خۆیان بۆ پێشڕەویە چین تا ئێمە گەینە نزیک جەماعەتەکەی خۆمان نزیک جەماعەتی خۆمان وێ ئەم جارە جەماعەتەکەی خۆیشمان بەرعەکس ویان نەزانی هەر عینی چێت ئەوە ئێمە نیری حکوومەتین ئەچین بۆ پێشڕەوی هەم جەماعەتەکەی خۆمان دامانیانە بەرتەقا هەم وەختی ئەمانیش دوای ئێمە لە ئەمان تۆزی دوورۆکەفتینەوە ئەمانی متەوەجی بوون کە ئێمە جەماعەت خۆیانین ئێمە لە هەردێک لاوە دراینە بەرتەقا. متاسفانە دانێ پێشمەرگەیشمان زەخمی بوو بە ناو مزەفەر خەڵک ئاوای بوو بە ناو هەرسین لە منتەقەی ژاوەرۆ ئیتر زەخمیەکەیکی تۆزی کاریگەر بوو نەمانتانی لەگەڵ خۆمان بیبین لە شوێنێکە شارمانەوە کە بەرحاڵە گەر دوای شەڕەکە تۆ بوو بین بیبینەوە بەهەرحاڵ ئەمەیە بگوزەرم
ئێمە چوین کەسمان یەک دوو نەفەریان جیا کردە و مەسئولەکەمان وتی بە هەر قیمەتی وگە ئێوە خۆتان گەێنەوە جەماعەتەکەی خۆمان بێژن تەقە مەکەن ئێمە خۆمانی بەرەولای ئێوە تینەوە ئیتر بە چۆن بوو دەقیقەوەی نازانم بەرحاڵ جەماعەت خۆمان ئێمە تەوەجێ کرد کە ئێمە خۆمانین و ئەچین بەرەو ئەوەی ئیتر ئێمە بەرحاڵ مەگرۆسە ئێمە چوین تا خۆمان گەیان بە جەماعەتەکەی خۆمان مەجموعەن لەو شەڕ و دەرگیریە دو سێ سەعاتێکی توول کێشا ئیتر ئێمە چوینە گەینە مەرکەز شەڕەکە و لێنە جەماعەت کۆمەڵەوە ئانا جەماعەتی پاسدار زۆریان کوشت بوو شەڕەکە بەرام هەر بەردەوام بوو ئێمەیان ئیترەوە ئانا هەروە وتیان بە قەڵێژە بڕنە ناو ئەوە سازمانمانیاندا و خسمانیانە ناو بژین منتەقەی شەڕەکە و ئیتر لێنە ئەوە بێژم کە تا ئێوارە شەڕ بوو ئێوارە ڕژیم شکا و لەو شەڕا ئێمە جەماعەت کۆمەڵە نزیک بە شاید 19 نەفەر ئەسیرمان گرت کەسێک بەناو زۆر بەناو بانگ و معاوەن حەوامی کەڵاتی و هەمان کەڵاتی جاشێکی زۆر بەناو بانگ دەستنا خۆی نهاتبوو بۆ شەڕە کەسێکی بەناو جەمیلە نادبوو جەمیل شانشین مەشهور بوو گویا ئەوە سەقزیە بەڵام من دەقیق نەزانم بەرحاڵ ئەو جەمیلیشە لە ئەسیر بوو ئیتر بەرحاڵ ئێمە تا ئێوارە لەناو شەڕەکە بووین و ئێوارە ئیتر ڕژیم پاشەکشەی کرد و ئێمە چوینە بانک کوچکە سوور ئەوێ هەنگ نەزان ناوبیست حتمما ناوتان شاخێکی زۆر بەرزە و ئەو شەوە لێنە بووین لێنە جەماعەت باقی سازمانەکان حزبی دموکرات بوون چریکە فەدایەکان بوون ڕاکاریگەر و تقریبا تایمگیش حزبە سیاسیەکان کە لەو منتەقە بوون دشتیان لەوێ جەمە بوونەوە کە ئیتر لێنەوە ئەو شەویچ لەوێ بووین خۆمپارە باران تۆپباران هەر بەردەوام بوو تا ڕۆژ بەعدیەکەی تر ئێمە منتەقەکەمان جێش کردمانەوە ئەم بەرە دووبارە بۆ منتەقەی سارال کە ئێمە دوو ڕۆژ پێشەوە لەوێ چوو وەکو گەنجێک کە تازە بووی بە پێشمەرگە و لە یەکەم حرەکەتیشە تووشی دەرگیری و شەڕەبی دوایەوەی کە شەڕ کۆتایی پێهات و دژمن شکا و ئێوە سەرکەوتن هەستت ئالەو لەحزا چی بوو؟ ڕاستەکە دیارەکە هەستێکی زۆر 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 هەستێکی سەربەرزانەم بوو بە تایبەت جالبی ئەوە بوو شتەکان وەکو ئەتانی وەکو ئیتفاق ئەکەفێ بەڵام ئەحساسەکەی نەخشێ بۆ کێشراوە لەوانەوە ئەسیر کرابوون دانێکیان جاشێک بوو من هەر لە شار سنام شناسی لە مەقڕی جاشە لە شاری سنام بەڵێ هەر جاش بوو مسەلح بوو دووکانێکەوە من بووم تەگۆ بەرادەرا کە کارمانە کرد ئەم جاشە لە مەقڕێکا بوو مەقڕەکە ماڵ سێعەلی بوو سێعەلی پێشمەرگەی حیزب دموکرات وەکێ لە کادرگەل حیزب دموکرات بوو لە شەریفاوە ئەو جاشە لەو مەقەڕا بوو ڕۆژانە منەوە جاشمە ئەبینی یعنی هەموو ڕۆژەوە جاشمە ئەبینی لەو شەڕاو جاشە ئەسیر بوو جەم من و ئەو بەرادەریشمە ئەو ژێمەیە ناسی ئێمەی جۆمان ناسی ئێمەی لەوانە داوامان کرد لە مەسئول تەشکیلاتی کۆمەڵمان ئەم کەسە ئێمە ناسیێ ئەمە گەرەوە مەرەخەسیکەن لەوانەیە سۆزی بڕێتەوە بۆ خانەوادەی ئێمە مشکڵ سازکات بالاخرە چیان لێکەن وتیان بەرحاڵ ئەگەریش بەرحاڵ چودانم بنیامێکی زۆر جنایەتکارنەوێت و مەرەخەسی چیکەین ئەومە گەرانتی لێ سێنین کە کاری خراون نەکا و لەو ئانێکا کۆمەڵە ئەبوو هەتێکی بوو ئەگەر کە ئەسیرێکی مەرەخەس کردایە ئەومەیچە بەدڵاواڵەیە دوارە ئەگەر حتا بووێنەوە بەجاش ئەومە خۆیان نادا لەوە کە بڕۆن کاری جنایەتکارانکەن چون ئازانی ئەگەر کاری خراپکەن بلاخرە هەت گیرتێنەوە هەر ڕۆژە لە ڕۆژان تۆڵیان لێکرێتەوە لە نەتیجاویش ئەوە گوزەرا مەسەلەیشە زۆر ڕاستە ئەو کاتانەی کە پێشمەرگە لە منتەقا بوو لە ناوچە ئەگەڕا بە ناو گوندەکانە دیارە دەستیان لە شار بڕابوو هاتبوونە دەرەوە لە شارەکان لەو سەردەما لەو ڕۆژە سەختانە لای تۆ کە پێشمەرگە بووی پێت وایە گەورەترین پاڵپشت لەو ڕۆژە سەختانە بۆ پێشمەرگە و بۆ هێزی کە چریک بوو لەم شاخ و بۆ شاخ ئەچوو و دژمن بە شوێنە بوو گەورەترین پاڵپشت چی بوو بۆ هێزی پێشمەرگە؟ ڕاستەکەی لەوانەیە ئیسە من شتێک بێژم شتەکە زۆر بڵین ابتدایی بێت کە هەموو خەڵکی کوردستان ئەزانن پێشمەرگە بێ ئەو خەڵکە نێتانی یەک مانگیش دەوام بێرێ یعنی خەباتی پێشمەرگانە و یارمەتی خەڵک شتێک نەبوو لە یەک جیاوێ و من دوای نمونەت بۆ تێرمەوە کە وەختی من دوای بریندار بووم دوای وەکو بیرەوەریک باسیەکەم ئەوە لە داینەوە باشی دوایی بەڵام ئەومەت ئەتانم بێژم پێشمەرگە و خەڵک وەکو دەریا و ماسیە ناتانی لەیەکیان بۆڕی
ئیمکانی نییە تۆ ماسی بێ ئاو ژیان کە و ئەتانی بێژی ئێمە واقعان ماسیەکە بووین و لەناو ئەو ئاوا بووین و حکوومەتیش وەکو نەهەنگێک هەر لەحزە پەلامارێ مێدا بەڵام ئێمە ئەمانتوانی لەناو ئەو خەڵکە بەڕاحەتی هاتوچی خۆمانکەین بەڕاحەتی خۆماندا شارین بەڕاحەتی یارمەتی ماڵی وەربگرین یارمەتی مەخفی بوون وەربگرین لە ماڵەکانیانە بحەسینەوە ئەگەر بۆ شوێنێک ئەچوین حتا بریندارێکمان هەز ئەو خەڵکە یارمەتیمەیانە کرد ئەم دێ بۆ ئەو دێ ئەم شاخ بۆ ئەو شاخ یعنی یارمەتی خەڵک ئەسەن شتێک نییە بنیان بەڕاستی بێژێ ئەگەر خەڵک نەبووایە ئێمە ئەمەماناکرد ئێمە ئەوماناکرد یانێ هیچ شۆڕشێک پارتیزانی هیچ شۆڕشێکی پێشمەرگانە بێ یارمەتی خەڵک محاڵە ئیمکانی نییە بکردێ و هەر ئەتانمەوە بێژم کە بەڕاستی ئەتانم بێژم بەڕاستی ئێمە هەر ئیسە و هەر ئەو کاتەوە هەموو کاتێک ئێمە مەمنونی ئەو خەڵکینە وە دیارە ئەو خەڵکیچە وەزیفەی من پێشمەرگایەتی بوو شەڕکردن بوو جەولەکردن بوو وەزیفەی ئەویش ئەوە بوو کە یارمەتی من بە و هەردێکمان وەک یەک زەڵمان لێ چوو بوو بەڵام خۆ هەموو خەڵکیش نایەتانی بن بە پێشمەرگا هەموو خەڵکیش نایەتانی چەک هەڵبگرن لاخرە ئەبوایە ئەو لەو بەشە یارمەتی من بامنی لە بەشێترا یارمەتی ئەو بم و ئێمەتانی تەکمەڵکەری ئیش و کاری یەکتر بووین زۆر ڕاستە لەو کاتانەی کە ئامرازەکانی پەیوەندیگرتن لە بینی هێزەکانی پێشمەرگا لە ناوچ جیاوازەکانە کەم بوو بەڕاستی چۆن ئەم پەیوەندی بەرقرار ئەبوو لە بینی هێزێک لەگەڵ هێزێکی ترا یا لەکێک لەگەڵ لەکێکی ترا یا چەند دەستە پێشمەرگێک لە ناو منتەقەیەکە لێکدا بڕاون ئەو پەیوەندیانە چۆن سازە بوو ڕاستە دیارەکە هەروەوتم هەموو حیزب سیاسیەکان ڕێکخراوەیان هەبوو نینەکان کۆمەڵی ناوی کومێتە ڕووستا بوو ناوی کومێتەی دەسێ سازماندە بوو بە تەرتیب ئەگۆڕا ناوەکانی گۆڕا بەڵام ئەم دەسێ سازماندە یا ئەم کومێتە ڕووستایانە یا ئەم ڕێکخراوانەیە کە لە ناو خەڵکە ئیشیانە کرد بەشی لە کارەکەیان ئەوە بوو ئەگەر لە منتەقەیکا پێشمەرگە احتیاجی بوو پەیامێک وەسیلەی حتا تەقەمەنی بریندارێک لەم لا بوا بۆ ئەو لا هەر بە وەسیلەی و خەڵکە کرا یعنی زۆربەی ئەتانی بێژی زۆربەی کاری ئیطلاعاتی ئێمە یا زۆربەی کارەوەی کە تۆ لەم دیەکە خەبەر بۆ دیەکە ئەوە من هەم لێرە ئەوە مەسەن احتیاجم بە نیرووە احتیاجم بە تەقەمەنیە احتیاجم حتا بە نانە ئەم دیاتە کە منی ئیسە لێم مەسەڵەن تۆ فەلوانە دەماڵە خەڵکە پێشمەرەکە زۆرە تۆ خەڵکتە هەنار بۆ دیەکەی تر ئەدوێت مەسەڵەن بڕۆن لەو دیەکەی ترا نانجەمەوەکەنەوە یا بڵێن بە پێشمەرەکان یا بڵێن بە مەسەن شۆرای ئاواییەکە نانمان بۆجم کە بیرای بۆ ئەمیانێ هەمووی ئەم کارانێمە بە وەسیلەی خەڵکە کرا دیارە ئەمەیچە بڕی لە کارەکان تۆ بە وەسیلەی کەسگەریت کرد ئەگەر کارەکە بڕی کار بار نهێنی تیا بواە بە کەسگەرێکت کردووە بڵین ئیش و کار نهێنیانە کردبووت بەڵام ئەگەر کارەکە تۆزی عمومیتر بواە مەسەڵەن ئەگەر پێشمەرگەی بریندارەوە نادایە بۆ ئاوایەکی تر یا چوزانم ئیشی کارێکی زۆرترۆ بواە احتیاج بە سێ چوار کەس بواە لە خەڵکی عادی ئەسفادەتە کرد کە بۆ ئەوەی ڕژیمیش بەڕاحەتی خەڵکەکە نەکە نەگرێ بۆ لە ناو ئاوایەکە دوو نەفەر دەستچین نەکە یا دوو نەفەر بەرچاو نەبن کە ڕژیم بەڕاحەت هەڵبکرێتە سەریان و دەستگیریان کە و عەزیەت و ئازاریان بە فرە وەختەکان ئەو کارگەلە عەلەنیە کرا بە هەموو خەڵکەکە کرا هەر وەختەش کارێکی مەخفی و نهێنی وایە و مەترسیەوە وایە کە نابێ ئەم شتە لەو بچێت یار بۆ کەسگەلێکت کردەوە نهێنی کار نهێنی خۆتیانە کرد زۆر ڕاستە دیارە بەرنامەکەمان ناوی بەرنامەی بیرەوەریە بامینە سەر بیرەوەریەکان تکاوە ئەگەر بتوێت دیارە بیرەوەری زۆرە بە دڵیایەوە ئەو ڕۆژانەی کە تۆ پێشمەرگاتیت کردووە ڕۆژانێکی دوور و درێژ ساڵانێکی دوور و درێژ تاڵترین و شیرینترین بیرەوەریەکانە کە بتەوێت لەگەڵ بینەرانی ئێمە باسی بکەی لای تۆ چین ڕاستە دیارە کە تاڵترین و شیرینترین من خۆم زۆر لەگەڵ هەموو شەنیم چون هیچ شتێک نییە تا ئاخر تاڵ بێ و هیچ شتێکی نییە تا ئاخر شیرین یعنی منزورم ئاخر منزورەوە نییە هەموو تەمەنی بەشەر منزورم پریۆدێک منزورم یەک مەقتەعی مشەخەسیش تۆ ناتانی بڵی لەو مەسەڵەن ڕۆژە تا ئەو ڕۆژە زۆر تاڵ بوو لەو ڕۆژە تا ڕۆژە زۆر خۆش بوو
بەوەنەوە ئەتانم بڵێم مەسڵەتایی لە ئەتوانم ڕوونیکەوە مەسەلەن مەبەست ئەوەیە کە جاری وایە پێشمەرگە لە کەمی نەکەوێت و هاوڕێ و هاوسەنگەرێکی شەهید دەبێ ئەمە توانێت بیرەوەرێکی زۆر تاڵ بێ جاری واشە لە دەستکەوتێکی باشی ئەبێ لە شەڕێکە یان بەرژەوەندێکی باش بۆ خۆی و بۆ حەزبەکەی و بۆ نەتەوەکەی بەدەستێنێ ئەمە توانێت بیرەوەرێکی زۆر شیرین بێت ها لەو ڕوانگەوە من ئەوەی کە واگەر ناوینە بەشی تاڵەکەی ئەتانم ئەوە باسی کەم کە من خۆم لە شەڕێکا بریندار بووم لە پشت ئاوای بێساران لەو شەڕە 4-5 پێشمەرگێ زۆر باش شەهید بوون و دوان لە پێشمەرگەکان کە زۆر کاریگەر زەخمی بوون ئە جومڵە من خۆم ئەوین بە سییان بەڵام برینەکەی من زۆر کاریگەر نەبوو من شانم بریندار بوو ئەن ناوسکیان و بڵین ڕوودۆشتیان بریندار بوو زۆر وێستا ئەوان وازیان خراپ بوو جا مەزرم لە بەشتاڵیەکەی ئەمەسەکە ئێدامەکەی لەوە تاڵتر بوو بۆ من ئێمە بەرحەڵ لە شەڕە بریندار بووین و دوای ئێمە وەڵیش باسم کرد وتم دوای لە بیرۆوەری کام نەچمە سەرەوە بەشە لە کەمینە کەوتن یان چۆن لە شەڕێکا بوو بەرحاڵ نە کەمی نەبوو شەڕێک بوو بەرحاڵ لەو شەڕە ئێمە باتەوەجە بە وازی کە بوومان من و ئەو دوو کەسەکەی تر ئێمان مەجبور بوون لە ئاوای بێسارانە ئێمەیان لە ماڵێکە مەخفی کرد من و ئەو دوو نەفەرە و دوو پزیشکیار و دوو دانتر ڕەفیق کە یارمەتی ئێمە بن منزورم لێرە هەڵەگەڕمە سەر بەش ئەوەڵەکە کە یارمەتی خەڵک چ تەسیرێکی بوو لە عین ئەوەی کە ئێمە لە ماڵەکە مەخفی بووین کەوە برینداریش بووین کە بەتایبەت ئەو دوو ڕەفیقە برینیان زۆر سەخت بوو ئێمە لە ماڵێکە مەخفی بووین ماڵەکە خۆی چەکداری حکوومەت بوو بە ڕۆژە ئەچوو بۆ پایگا نگابانیەدا یا ئیشوکاری بڵین حکوومەتیە کرد بەشەوە هاتەوە لای ئێمە یعنی تا ئەو ڕادە کە شۆڕشەکەی ئێمە جمشەکەی ئێمە جمشێکی خەڵکی بوو حتا نیروگەل حکوومەتیش یارمەتیمەیانە کرد و حکوومەت ئەو نیرویچە وا بە زۆر چەکداریان یەکرد یا بە هەر دلیلێک واداریان یەکرد هاوکاری حکوومەتکردن بازم ئەو خەڵکی لەگەڵ ئێمە بوون لەگەڵ حکوومەتانەوەن دەرسەدی زۆر کەمیانتان بیژی لەگەڵ حکوومەتا بوون جا بێمەوە سەر ئەسڵ مەتڵەوەکە کە ئێمە بەرحەڵ لەو ماڵا مەخفی بووین و ئەبوایە ئەو شەوە حتمما ئەو دوو ڕەفیقە ئەمەڵ کریان ئیمکانی یان ئەگەر ئەو شەوە ئەو دوو ڕەفیقە ئەمەڵ نەکریان هەرکیان تیا چوون برینەکەیان ناوسکیان بوو هەرکیان ڕوودەیان کون ببوو و بەقەڵینەژێ ناوسکیانی تر پڕ بوو لە عفونەتی کردبوو ئەوە حتمما ئەمەڵ کریان لەو ماڵا ئێمە بیسیمێکمان بوو ئانە بیسینگەلێکمان بوو ئەوایە ئانتینی چۆ بۆ کێشایە ویلا بێ ئانتین لە بەساڵ لە سەر بەرزین وایە ئەسەن ئیمکانی تەگژلەکە تەماسە بێ بەرحاڵ بە شەوە مەجبور بووین ئانتینی بۆ ڕاکێشین لە داو ئاوایی نەبووین لە دەرەوەی ئاوایی بووین و ئەو پزیشکە تەک ئێمە بوو دکتۆرێکی بڵین فراهین نەبوو ئەو کە ئەمەلیات کە بەڵام بەڕاستی دڵ جورئەتێک کە بووی جێگەی شانازی بوو بۆ ئێمەکە هەمزەمان تەماسی لە تەک دکتۆرەکان کۆمەڵای لە ناوەندی بڵین لەو ئانا لە بەشی کوردستانی عێراقا بوون و مەقڕەکانمان لەوێ بوو هەمزەمان تەماس بەرقەرار بوو ئەم دکتۆرە ئەسڵیەکە بڵین دکتۆری جەڕاح بوو ئێوت پێ چی بکە چی بکە دەیەقە و سانیە ئەو هەمزەمان عملیاتیە کرد ئەو ئێوت پێ چی بکە و لە کوێنە ئەوە کۆ لە کوێنەوە کە کار نییە هەر ئەو شەوە هەردێک ئەو دوو ڕەفیقی عمل کرد و ئەو دوو ڕەفیقی لە مەرگ نەجاتدا ئێمە دووسێ ڕۆژ لەو ماڵا بووین دوای هەر ساحێ ماڵەکە هادووتی بێمەوتی مەشکوکن حکوومەت مەشکوک بوو کە ئێوە هەن لە منتەقا بەڵام نازانان لەکوێ قەرارە بێن بگەڕن خواشتان یەکەم هەرچی دووتر بڕۆن خۆی کابرا چوو وڵاخ و مڵاخی بۆ ئێمە پەیا کرد ئێمە ئیتر لەو بڵین لەو ماڵە هاتینە دەرەوە چوین بەرەو شوێنێکی تر بەش ناخۆشیەکەی بۆ من ئەمە بوو هاتین بەرحەڵ لە ئاوای یا بڵین لەو منتەقاتی نەدەرەوە چوینە سەر شاخەکان بە بیسینگەلێ ترمان بووی تەماسمان گرتە واحدەکان تر پێشمەرگا متەوەجێ بووین کە واحد ناوشار کۆمەڵە واحد گەلێکی وێنار بۆ ناوشار بۆ بڕە کارگەلێک وە گاوداریش بۆ بڕە عەمەلیات گەلێ
ئەو واحدمانە لە ناو شارە لەو چوو بوون یەکدوان لە ڕەفەکان گیرا بوون هەمزەمان جەماعەتێترمان لە دزڵی کە بڵین لە جەماعەتی لە ئوردوگا مەرکەزی هاتوونەوە بێنەوە بۆ ناوچە جەماعەتێکی لە ناوچە زەخمیان پێ بوو پێشمەرگەی ئاموسیان پێ بوو هاتوون بڕۆنەوە بەرەو ژوور بەرەو ناوەندی لێنە یەک ئەگرن لە شوێنێکی بێ ئاو لە شوێنێکی زۆر سەخت بەرحاڵ یەک ڕۆژ مەجبورەوەن ئەمێنەوە ئاویان لێ بڕگێتەوە حاڵیان زۆر تێکەچێ و لەم کێنوبێنە دانێ لە پێشمەرگە تازەکان بڵین تازەوێتە پێشمەرگە خۆی بۆ ڕانەگیری ئەچی خۆیاتە تەحوێڵ و ئەم جەماعەت پێشمەرگەی چە جەماعەت کۆمەڵە لە بین قەرارگای ئەو ئانە شرێنەراغ بوو یعنی تانیویژی بە فاصلەی 200 متر دەیان هەزارە تانیویژی نوێی حکوومەت لەوێ بوو بەڵامان جۆرە خۆیان مەخفەی کردو نێزانین پێیان تا ئەو کەسە خۆی ئاتە تەحوێڵ و جێکیان لەوەدا ئەوەتە من دوای ئەمانمە بیستەوە کە تێنە سەریان لێنە جەماعەتێتر لە پێشمەکان ئەسیرەوەن جەماعەتی لە پێشمەکان شەهیدەوەن من وەختی ئەو عانەی تر خۆم وا زەخمی بووم دوو ڕەفێقتر زەخمی بوون سچوار پێشمەرگەی تر 2 ڕۆژ 3 ڕۆژ بەر لەوە شەهید ببوون و جەماعەت شارسنە بەتایبەت ئەوانەی کە لە شارسنا بوو یەکێکیان نزیکترین ڕەفێق خۆم بوو کە گیرا بوو یادی بەخێر جەمشید خەزدوزی دوای ئەعدامیان کرد و ئەوانەی کە وا لە دزڵیا گیرا بن بازم یەکێکیان نزیکترین ڕەفێقم بوو بەناو عەلی ئەڵبەتە ئیسا هەر لە تەمەناوەر هەست یادی بەخێر ئیسا لە ئەڵمان ئەژیت خولاسە ئەو ڕۆژە بۆ مەتامیم تەڵخترین ڕۆژێک بوو کە تا ئەو سەردەمە وا من لە پێشمەرگایەتیە بەڕاستی دی بووم و بەسرم هاتوو دیارە دوای ئەوە مەسلەی هەڵەبژاتە بەرەو مەسلەی ئەو هەموو بوومباران شیمیایی و گوردانی شوانی کۆمەڵە لە هەڵەبجا لە بین چوو دیارەمانچ بخۆیان تراژدیا بوون و خەمەکان دواتر قرستر بوون بەڵام تا ئەو سەردەمەوە گەورترین خەمی هەستەکەی ئەو کاتە کاریگەریکی زۆر سەختی لەسەرت ئەگەر باس لە بیرەوەرێکی خۆش بکەی وەڵا بیرەوەری خۆشەکانیش هەر بڕێ تاڵی هاتیە بەڵام خۆشیەکەی هات لەواکە دوایی بازم وتم وەکو ئێتفاق ئەکەفێت تۆ ئەوینیت معجزەی ڕوویدا هەرچەند من ئەعتقادم بەو کەلیمەی معجزە نییە و ئەعتقادم بەوە نییە کە شتێک عەجیب و غەریب و دەسێ لە غەی واکە منی نەجادا بەڵام ئێتفاقێکە کەفت جالب بوو بۆ من ئەویش من و یەکێتر لە نزیکترین ڕەفیقەکان کە یانی لە دەستدا کاک محەممەد نەسری خەڵک ئاوایی لە نەرێز بوو لە منتەقەی ڕێژاوەرە و یا منتەقەی تانی بێژی کەڵاتەرزان و یەکێتر لە پێشمەکان و کادرەکان کۆمەڵە کاغەفار غوڵام و 30 ساڵە نۆروێژە تەمەن درێژوێ ئێمە هەرسیانمان ئەوانە پێیانەوە دەسێ سازماندە دەسێ سازمانە بووین هەروە کە باسمان کرد هەمزەمان کاری تەشکیلات مەخفی و کارمانەگەل لەگەڵ هەوادارانی تەشکیلاتی کۆمەڵە ناودیاتەکانە بڕێ کار ئاسانکاریشمانە کرد بۆ هیزی پێشمەرگا ئەس جومڵە مەسەڵەن ئەگەر وەختێک وە مهماتیان لێ بڕایەتەوە مەسەن ئێمە ئەمازانی مهمات لەکوێ ئەچوون مهماتمان بۆیانە بەر یا ئەگەر پێشمەرگەیەک زەخمیە بوو ئێمە گەر مەسەن خەڵکمانە ناسی مامرقاییممانە کرد بەرحاڵ ئێمە گودانەوەوانە هێز شەیدان کامیارانمان لە منتەقەی کامیارانە بوو دوای بووە هێز شاهۆ دەرگیر ببوون لە منتەقەی کامیارانە و دەستێ پێشمەرگە یانیان لە دەستدا بوو هاتبوونەوە لە پشت ئاوایی وێسەرەوە لەبێن ئاوای وێسەر و هەشەمێز کە منتەقەی ژاوەر و ئاوی شەرتانی بێژی پەیامیاندا بە ئێمە بەبیسیم کە ئەوە هاتوونەتەوە مهماتی شتیان کەمەوە بووەسەوە ئێمە ئەم سێ نەفەرە مهماتیان بۆ بووین ئێمەش لە پشت ئاوای بێساران بووین بەرحاڵ چوین وڵاخمان پەیا کرد و مهماتمان لە شوێن خۆیان دەراود و بارمان کرد و هاتین شەو بوو بەڵام مانگە شەوێکی زۆر خۆش بوو شوێنێک کەس پێژن دۆڵ تایر لەو دۆڵ تایرەوە کە بەرامبەر ئاوایی نەجیە ئەکەفێتە ئەو دێوەکەی بێسارانە ئەم دێوەکەی کە پێژن دۆڵ تایر دقیق لە بیرم نییە ئێمە وە کۆمەڵە ناومان ناو دۆڵ تایر یا هەر خەڵک منتەقەیش پێژن دۆڵ تایر نازانەوەیە بەرحاڵ ئێمە هاتین و وڵاخەکەمان بار کردو لە مهمات و هەرسیانیشمان خەریک بووین هاتین کە ئەم مهماتە بوێن بیگەینی نزیک 4-5 ساعاتی ڕێگە بوو بە پاتا بگەینە جەماعەت هەروە هاتین لە ناوڕێگا توش جەماعەت خۆمان بووین
بەڵام نەمانزانی مات خۆمانە ئێمە سێ کەس بووینەوە هەژنۆ کەسێ بوون خولاسە شەو بوو بە تەقەی پای یەکترا ئەو ئیست و ئێمە ئیست تۆکیت و من کێم بەرحاڵ باش بوو یەکترمان ناسیەوە و تەقەمان نەکرد کە ئەمە بۆ باسەکەم کە ئێدامەکەی کە جالبتر بوو ئەوان لە ئاوایی ئەوێ هەنگەوە هاتن بەرەو ئەو شوێنەوە ئێمە بووین ئێمەش تقریبەن بەرەو مەسیرەوەی هەنگە چوین شوێنێک بوو پیانەوەی دەراو ساڵیان سێریانەی کە یانێ سێدانە ئاوای سێین بێژین جادێ سێدانە ئاوایی لێنە و جیابوونەوە لە یەک شوێنێکی زۆر ئەتانی بێژی پان بوو وەکوەر حەساویکێت بە قەومیان فوتباڵی شاید گەورەتریش بوو کە تەخت بوو ئەم جادانە ئەیاندا بناو یەکەوە هەرکانێکی ڕوویەکەدا ئاوای ئەو شوێنە هەمیشە کەمینگای حکوومەت بوو یعنی هەمیشە ئەمانزانی لێنە حتمما کەمین داهانن هەمیشە شوێنی هاتوچی پێشمەرگەش لێ شوێنی هاتوچی پێشمەرگە بوو ئەوانیش ئەیانزانی پێشمەرگە لێرە زۆر هاتوچۆگە هەمیشە کەمینەدانا ئێمەیش ئەمانزانی ئەوێ کەمینە بەڵام ئەو جەماعەت خۆمانمانە بینی وتیانەوەی سێمە لێنەواتین ئەو فازڵێکە ئەوان تاگەیون بە ئێمە لێنەوە ئەتانی بژی ڕۆبعی ڕێگە بوو وتمان خەبەر فڵانە شوێن کەمین نەبووتیان نەبڕۆن هیچ نییە ئیترمە لەوەن خواحافزیمان کرد و کەفتینە ڕێگە بە ئۆڵاخەکەەوە ئەمەی سێ نەفەر و هاتین دیتر بەو هیواوە کە کەمین نیە چون ئەوان ڕۆبعی دەدێقە بەر لەوە لەوێ ڕەت ببوون باوەڕ کە ئێمە هەر گەینە وەسەت بڵین ئەو مەیان فوتباڵە لای بڵین دەستی ڕاستمان ئێمە بڵین ئەگەر ئاوا ئەچوین بەرەو بڵین ئاوەی ئەوێ هەنگ دەستی ڕاستمان بڵێ بێشە چنار بوو بەڵام بەخاترەوە بۆ بوونەوە باسیەکەم کە شتەکە وا بوو بەخاترەوە حیوان شتە نەچێنەوە بێشە چنارەکە سیم خارداریان کرد بوو سیمی بڵین دڕکیان کردبوو کە حیوان شتە نەچێناوە بێشە چنارە ئەو دوو تەرەفەکەی تریکی کێوەکە بوو بڵین ئەم جادە دانێکی واچوو دانێکی وا بوو دانێکی چی ئەو بوو کە ئێمە پێهات بووین ئێمە چوینە وەسەد ئەو بڵین میان فوتباڵە لە دواوە ئێمە باوەڕ ئەدوێت تۆ تەرزا بارێ چون تاوسان بوو هاوین بوو خۆڵ بوو ناو جادەکە سیارە دابووی لێ و ئەوانە خۆڵ بوو ئەیتر ئەوە تواشە زەویەکەدەوە تەزانی تەرزا بارەیە بە ناو ئەوە هەڵە قوڵی ئەوە ئێمە دریانە بەڕێکبار هەرکە بە ئێبتکار خۆی سێ کەس بووین و ئەو ئەڵاقەکەیتە لە بەرەو بوو هەرکە بە ئێبتکار خۆی دەرچوین کاک هەمە لەنگەرێز لە بەر منەوە بوو ئەومە چاوم پێو بوو کە بانگەشەوە بوو بڵین بە دەستی چەپاچوو بەرەو دۆڵینی بوو ئەمە سەرشانی بوو ئەمە دۆڵی بوو ئەمیش دۆڵی بوو ئەو بە دەستی چەپا چاوم لێ بوو ڕووی من هیچ خۆم بۆ خۆم هەر ئەومە پێکریا بەرەوبەر جەرچوون بەرەوبەر ئەگەر بڵین لە میان فوتباڵەکە یا لەو قسمەتە ڕەد ئەبووی تەپۆڵکە بوو نییە بۆردزڵیان دابوو لە جادەکە خاکەکەیان بردبوو بڵین لەو بەر کێوەکەەوە لەبەر تەپۆڵکەکەەوە جەمیان کردو تەپۆڵکە وەکو تۆ بڵی سێ چوار تەپۆڵکە خاک بوو هەر دانێکی ئەگەر حەساوکەی بۆکو 5-6 تۆ کۆمپریسی خاک هەڵڕژنی منیش هەرەوە پێکریا خۆم خستە پشدانی لە تەپۆڵکەکان ئاوەل ئاوڕێکم داوە چەدیم کاغەفاری جارە پرسەر منەوە ئەویش هەر بە شۆ منە هاتبوو ئەو هەموو تیر و ئەو هەموو گولا هیچ کامان بریندار نەبووین چوینە ناو تەپۆڵکە خاکەکان دوو تەپۆڵکە تر بچوینە پێشەوە ئاوا سەرم بەرزەوە کرد ئەگەر ئێغراق نەبێت ئەگەر کابرا ئاوا تفەنگەکەی ئەوا لێکردایە ئێکرد بە سەر و چاو منە من لە پێشەوە بووم کاغەفان لە پسەرنەوە وتی تۆکیت هەر بە کوردی منی وتم تۆکیت لەم تۆکیت و من کێمە من ئەمزانی خۆ ئەوان نووری حکوومەتن و ئەوانیش ئەیانزانی ئێمەیش پێشمەرگەین بەڵام ئیسا ئایا ئەو ترسا بوو تەقەی نەکرد ئایا بەرحاڵ حەزی نەکرد تەقەکە کە دوای بەش دوایەکێ دۆ باسەکەم لەو فاصلە کاڤار وتی بەرەوخوا داکێشی یان ئێمە ئەوە بەدەست ڕاستە ئەتانمژم 2-3 متر چوینە خوارە و ئیتر تەرەفەکە تەقەی نەکرد 2-3 متر شتان بێژم هەر 2 متر 3 متر چوینە خوارە و یەکە دەفە کەفتینە خوارەوە کەن جادەکە بوو ئەمان بڵین لە بان جادەکەوە کە ڕووبە ئێمە و دانیشتبوون و سەنگەریان گرتبوو ئێمە ئەوە خۆمان ترازان لە ئەوان لە سەنگەرەکەی ئەوان ترازین یەک دەفە بوو لە کەفتینە خوارە و کەفتینە ناو جادە ئەسڵیەکە
لەو فاصلە نزیک شاید کولەن 20 متری هاتووینە بەرەوی تر لەجە کەفتی ناوجادە ئەسڵیەکە سیم خاردارەکەش لێنە تواو ئەبوو چون بێشەشنارەکەش تواو بوو جادەکە خس بووی تر خوار جادەکە چەم بوو یەکسەرێمە خۆمان بەرداوە و بۆ ناو جادەکە تەکە کاغەفارە کردمانە خوارەوە چوین و بەرحاڵ تیر نەدالێمەوە مەڕەت بین چوینە ئەو بەرەوە دەشتێک بوو چوین ناو دەشتەکە بە قەوشای ڕوبعی 10 دقیقە پێچ و ئێمەی تر وتمان حتمما حەمە لەبێن چووگە حتمما تیرێک بیلاخر داگەلێ چوینە ئەو بەرەو ڕوبعی 20 دقیقە پێچ و چەدیمان حەمە لەو بەر ئێمەوە لە بین دوو کەمینەکە چون ئەو کەمینەوە تەقەی کرد لێمە لە پشتەوە بوو ئەم کەمینیشە لە پێش ئێمە بوو کە تەقەیان نەکرد هەر قاوەکە کاوە ئیتر ئێمەش ناکریا من جوواو بەمەوە چون ئێمە ئەوە بەرامبەریان بووین یعنی هەر ئەواگەر ڕێکباریان کرایە احتمالی زۆر بوو لە بیدای لێمان هەر قاویە کرد کاوە کاغەفار وتی جووا مارە و قێناکە هەرەوە کە زیینگە و هیچی لە ناتووە باشە خۆی ئەزانێ خۆی عاقڵە خۆی ئەزانێ چیەکە دەیتر وایمەتە کاغەفارە چێ دانیشتن تۆزێ قسەماگەر چی بکەین وتمان با بچینەوە بوو لای ئەو ڕەفیقانەوە پێشتر دیانمان چون بەلەوە وتمان پێیان چیەکەنێەوە وتیان ئێمە چین بۆ فڵانە شوێن لێنە ئەمێنینەوە کاغەفار وتی تازە با بچین بۆینە بە ئیحتمال قەوی حەمەش هەرتێتەوە بۆینە ئێمە تەسلیممان کرد و چوینەوە بۆ ئەینا تا ئێمە چوین خۆشبەختانە حەمەش لەوێ بوو حەمە داستانەکەی گەڕاندووە بۆ ئەمە حەمەش وێزانی ئێمە تیا چووگین داستانەکەی گەڕاندووە بۆ ئەوان کە ئەوە کەفتینە کەمین و ئەوای لات ئێمەی لە خیال خۆمانە من و کافاش کە ئیتر متمەین کە حەمە وەختی قسەمان قاوی کردمان تیا نەچووگە و هالێنە خلاصە ئێمە چوینە پشت شوێنەکە هینێکمان کراوە قاوێکمان کرد حەمە ئیترەوە متەوەجە بوون یانزانی کە ئەگەر تێ شتێک بێ ئێمەی خلاصە کارمی هاتن بەرە پیرێمەوە من لێرە بەحسەکە بۆڕم بۆ ئەم بەشەکەی کە تۆزێ جالب بوو وەک موعجزە بوو لە ئێدامەی ئەوە کە ئێمە شەو بەعدیەکەی ترێمە هاتینەوە دوبارە مهێباتمان هەر لێنەوە بردەوە کارم نیەوە ئێمە ماموریتەکەمان شەو بەعدی ئێدامەدا دوای مدەتێکەوە ئێمە چوین بۆ ئاوای تۆریوەر ئاوایەکەی ئێمە ئەم جارە 4-5 نەفەر بووین چوینە ئاوای تۆریوەری لە ماڵێکە ئێمە مەخفی بووین خۆیشک دانەی لە پێشمەرەکان هات بۆ لای ئێمە هات بۆ لای بێسا بڵین کەسێکی خۆی بۆ لای براژنێکی تەگێما بوو هات بۆ لامانە وتی گەرەکمە شتێکتان لێ پرسم زانم ڕاستی یانە ئێمەش هەر نەمازانی چی وتمان بێژە وتی ئێوە لە فڵانە شوێنە کەفکنە کەمین کە تەقەتان لێ نەکەن هەر دەقیق ئەو هینێ گەڕاندەوە وتمان بۆ وتی دانێک سەرباز خەڵک ئەو ئاوایەسەوە ئەوانیتیان وتگە جا ئەوی وتی و نەیوت و ئێمە یعنی ناو من و کاغەفار و ئەو کوڕیە نەبوو وتوی براژنەکەی ئەو وتی براژنت کردووە شەو یا لەم شەوگەلا کەفکە کەمینێمە هاتکە بەردەست من تەقەم لێ نەکرگا ئایا چ دوا بووگە ئێمە وتمان چ دوا بووگە بەڵام براژنەوەگە و من و کاغەفار بووین کاغەفارشمان تەکا بوو هەر لەو ماڵە وتی دەی من هەر بۆ بۆنەوە باوەڕم پێ نەکرێ وتمە تا نەپرسم لە پێشمەرەکان باوەڕۆ پێ ناکەم بەڵام ئیسە کە چوون وابووگە بڕۆمە حتمما داوەتی ئەەکەم و غەزاکی چاگیەوە درۆستەکەم کە پیاوەتی کردو تەقەتی لێنە تەقەیدەتان نەکردۆنەتان شوێجەم شتەکە ئاوا بوو بەڕاستی ئەگەر ئەو کابرا تەقەیگرایە هەردێکمان حیش دەرفەتێمان ئیمکان دەرچوونمان نەبوو وە جالبەکەی ئەوەی چ بوو کەمینەکەیان جۆری دانابوو ئەمان لە پشتۆ تەقاکەن لە ئێمە ئێمە گەر پێوە بووین ئەگەر نەبووین ئەچین بەرەو ئەوان هەر تەقەکەیان درۆست بوو بەڵام ئێمە چوین بەرەو ئەوان و کەفتینە بەردەزەوان ئەوان تەقەیان نەکرد لە ئێمە ناوستەنگەرە پێشوەکە و ئەمەشتان بێژم بە دەست مەرگەوە لێنە ئاوا دەرچوین ئێمە بەڕاستی یعنی وەکو موعجزە وا بوو بابەتێکی تر هەیە لە بیرۆرەکانی خۆت ئەگەر بتوێ بیجێڕیتەوە شتێکی مەسەلەن لەگەڵ شەهیدێکا بووی شەهیدێکی ناسراوی ئەم حیزبە کە لەگەڵ یا بووی لە شەڕێکا شەهید بووە یان ڕووداوێک کە خۆت لە نزیک و شاهدی بووی وەکو ئەو شەڕە گەورانێکی کۆمەڵە لەو ناوچانە کردوویەتی خۆت بەشداری کام لەو شەڕە گەورانە بووی وەڵا ڕاستە بیرەکەم بیرەوەری زۆرم هەست لەوە کە پێشمەرگە لە پاڵدەستمان شەهید بووگە حتا سەری لە بانڕانم بووگە شەهید بووگە لە میان شەڕە بەس بیرەوەری کە هین پێشمەرگەی کەیسە نەماوە یادی بەخێر بەناو دوکتەر جەمشید لە کۆمەڵا مەشهور بوو بیرەوەریەکە لە عین ئەوەی کە سادەست لە عین ئەوەی کە جالبە بۆ خۆم
جارێک ئێمە لە چلچەمە بووین، چلچەمە شاخێکی زۆر بەرزە و هەموو کەس ناوبانگیش نەفکە، لایکی بەرەو سەقزە، لایکی بەرەو دیوان دەرەز، لایکی بەرەو ئەم لاتین بەرەڕوو بە مەریوانە، شاخێکی زۆر گەورەس و دامەنەی چلچەمە بە چواردۆرە دێهاتی زۆری لێە. ئێمە هاوین بوو لە چلچەمە لەسەر شاخەکەی چلچەمە نزیک 20-25 کەسێ بووین، بڵین کومێتەی ناحیەی کۆمەڵە لەوێ بووین و مخابرات بڵین بیسی مشتەکە لەوێ بوو، ئەس جمڵە بڕێک یەک دوان لە ڕفەکان نەخۆش بوون هەر لەوێ بووین، ئەینەوە وە پشتجب هەبوو ئێمە تایبەت هاوینان ئێمە لەوێ بووین. ئێوارێکە مەسوول تەشکیلاتی ئەوە کاتمان لەوێ وتی باتریمان نەماوە بۆ بیسیمەکە، تو جەمشید من و جەمشید دوودان ئۆڵاقمان بوو، تیان ئۆڵاقەکان سوارە بنێوە ئەچن بۆ شوێنێکیان بە ئێمە وت نزیک ئاوای بوو بەناو گۆڵچێر، وتیان ئەچن بۆ پشت ئاوای گۆڵچێر، یعنی ڕانماییمانیان کرد لە پشت ئاوای گۆڵچێرەوە لە فڵانە شوێنە جوانەکان بە خاترەوە دەستگیریان نەکەن بۆ سەربازگیری، مەعموڵەن بە شەوە بڕێکیان تێنە دەرەوە لە فڵانە شوێنە ئاڵفە کوتن، ئاڵفوشتە جەمەکەنەوە ئەی کوتن بەیانی زوو بڕێک بە ئۆڵاق بار ئاڵف ئەوەنەوە بۆ ئاوایی و زوویش تێنەوە دەرەوە، ئێوە ئەچنیم شەو بەلای ئەوانە و ئەمێننەوە لێنە لە دەرەوەی ئاوایەکە پایگەتیا بوو، بەیانی بە وەسیلەی ئەوان ئێژن هەر بۆ کوڕانە و چەند نەفەرە ئەچنە ئاوایی هەم نان و هەم پێخۆر و ئەس جمڵە ئێژن بە ئاوایش تەراکتۆری تیا بوو، ئێژێ ئەو کەسە بژین ئێمە دائسپێرین لە یاسایەق یا ڕاندەی تەراکتۆرەکەی تێرێتە پشت ئاوایی، ئێمە باتریەکە ئەنینە شارژ لە بەسال لە تەراکتۆرەکە و کە باتریەکە شارژەوێتەوە و نانوشتەکەمان بۆ تێن و هەر وەختی باتریەکە شارژەوەەوە ئەگەڕنەوە، ئەمشتمان باشە ئێوارە بوو پشتاوا تاری نەبوو، ئێمە هەتیمان سوار ئۆڵاق بووین و چوین. من لەبەرەوە ئەچووم و جەمشید پشتسەرم بوو، هەر چوین لام کردەوە جەمشید نەهات دوور بوو، وتی بڕەوە تێم هیچ نییە، خلاسە من هەر چووم چاوم برد لامە کردەوە هەر جەمشید نەهات، هەر چووم هەر لام کردەوە جەمشید هات، خلاسە چووم وتم حتمەن تێیتر بۆ تو لە ڕێیەک بوو، تو لە ڕێەکەی منتەهیە بوو بۆ شوێنە، یعنی ئەوەنەوە بێژی ڕێ لێ جیا بێتەوە و بڵین ئەڕێ بە شوێنی تراو گومە بێ، ئیتر بە هیوایەوە کە هەر تێ بە شۆمنەوە بلاخرە لێرە ئەم بینێتەوە، من هەر چووم خلاسە من چووم و گەیمە جماعەتەکە ئەوانەی کەوا قرار بوو بیان بینم 5-6 نەفەر بوون و دانشتین و غەزامان خوارد شاممان خوارد و ئیتر غەزایان پێ بوو، دوای ئەوە هەر نەهات جەمشید، منی وتم حتممە ڕێگم کردگا، هەوایش پایگایتیا بوو بە ئاوایچۆ فرە دوور نەبووین، بەڵام ئیتر تا ئەوانە تقریبەن هەوا تاریکی کرد، هەڵسیان من دوو تیر هەوایچم شلی کرد بێسڵا، وتم ئەگەر جەمشید هاتووە هابم دەورە بزانێ من هام لە کام دۆڵە، هیچی جەمشیدشە خەبەرینەوە. من شەو لای کوڕەکانەوە خەفتم و هەر تێبڵ بەرنامەیەکەوە پێشووتبوویان هەر ئەو کارمە کرد و کوڕان چوونەوە بۆ ئاوایی و سبحا منیش تەکیانە چوم تا پاڵ ئاوایی، تر تقریبەن تام چوم تا 10 دقیقەی ئاوایی، ئەوان چوون و تەراکتۆرەکەیان هەنارد و دوای سەعاتی 2 ساعت دوای تەراکتۆرەکە خۆی چیان پێخۆر و نان و دوای ئەوە هەموو شتێکیان تە خۆیان هاور هەر لێنەدایان بە من و تەراکتۆرەکەی جات منیش باتریەکەمدا بە کابرانیایە ژێر شارژ بێ سات باکتریەکەی خۆی دەراوە و ئەم باتریەکەی دانا لە شێ تراکتۆر و تراکتۆرەکەی ڕۆشن کرد و ئیتر چوومە زۆر نزیک بووم بە ئاواییەوە، منی خۆم چکەی دوورەوە کەفتمەوە چوومەوە بەخۆشایە 200 مەترێک لە تراکتۆرەکە دوورەکەمە چووم لە ژوورەوە لە من دارێکەوە خۆم پاڵکەوتم و بەڵام نەخۆتم هەروە ئوریا بووم، خلاصە تا هینەکەتەوە بوو باتری شارژەوە بۆ نان و پێخۆرم گشت بار کرد لە وڵاخەکە و کەفتمەوە ڕێگە بۆ لای جەماعەتی خۆمان بۆ سەر شاخی چلچەمە، هاتمەوە چەندین جەمشیدا لەوێ، وتمەرێەوە جەمشید بۆ نهاتیەوە لە چی لات؟ وتی دێ قەیچەکە، وتم جات زۆر کوڕێکی سادە و ئارام و خوێنسەر، وتی دێ قەیچەکە، وتم خۆ دەچی کارەکانەکەیتەوە ئیتر تۆ دوورەوە کەوتیتەوە منیش هاتمەوە لای جەماعەتەکە، ئیتر جەماعەتەکەی ناوتی باشە جەمشید تۆ ئەوت بە تەنیا چۆن وێڵ کردگا؟ وتی وەڵا ئەو چوو بۆ منیش ئیتر هاتمەسەوە و ئیتر لێنە جەماعەتەکەی ناوخۆیانە خۆمانەژین مقۆمەخۆیان پێگەوی یەکێکێژێ بەخوا چووە خۆی داگە تا حێڵ یەکێژە کردم کاوا ناسم لەوانە نییە،
هەر کەسێ تەحلیلێگەکە ڕاستەکەی وەختێ من گەڕامەوە گشتیان نەگشتیان ئەوانەیەکەوە بڵین قەزاوەتیانەوە بوو من ناچم و خۆم نامە تاوێ وتیان نەماوێت ئەوانەجەوە قەزاوەتیانەوە بوو لەوانەیە بەرحاڵ من بە تەنیا چووم و نەگەڕیاگمەسە و بەو شەوا و لە پاڵەوە ئاوایە و پایگایاتەیە چۆن خۆی تەنیا و کاراکە کە مێغداری ئەوانیش وەکە چۆنێژی تۆزێک وەکەوە بەمنیان و بەخشە و برایمە قەزاوت ماخرا بوو لەسەر تۆ ئەوەی وەکو ئەوەکە وەک بیرەوەریک لە دکتەر جەمشید یادی بەخێر زۆر کوڕێکی خوێنسەر زۆر کوڕێکی لەسەرەخۆ زۆریش ڕفاقەت ما خۆش بوو هەر پێش لەوە دوایەوەی چ بەڵام بەداخەوە ئەویش تیاچوو ینی بەخت کرد کاکەوە دڵیام بیرەوەری لەم چەشنە زۆر زۆرە تەمەنێکت لە پێناوەم خەباتادا ناوە بە دڵنیایەوە لەو ڕۆژانە بیرەوەری زۆر زرت هەیە بەڵام دەمە یەک پرسیاری تایبەتت لێ بکەم ئەگەر کاوەی تەوری وەر ئێستا بگەڕێتەوە بۆ سەردەمی گەنجی سەردەمی لاوی ئەو کاتەیەوە پەیوەست بووی بە ڕێزەکانی شۆڕش ئایا ئێستا بە مەقلێتەی ئێستا ئامادە ئەبیت جارێکی تر ئەو ڕێگا سەخت و دەژوارە ببڕیت ڕاستەکەی پرسیارەکە تۆزێک بێژم چی ئەگەر من خۆم بیکەم بە دوو بەشەوە بەشێکی ئەوە سەکە بەم ئەقڵیەتی ئیسۆ من ئەگەر گەڕمە بۆ ئەو سەردەما لەوانەیە من بەو شکڵە پێشمەرگایەتی نەکەم بەڵام حازرم ئەو زەحمەتە ئەو دشواریانە وەکو بارجسمی وەکو باڕۆحی خۆم تەحمڵ ئەەکەم و بە شکڵێکی تر حازرم مەبارزەکەم حازرم خەباتکەم ئەگەر سەجار لەوەچەوە کردمانە سەختتر بێ بەڵام بە ئەقلیەتی تازەوە نە بە ئەقلیەتێکە ئیسا هەمە بڵین ئەوڵەن شتەکە تۆ ناتوانین تاریخ و مێژوو بەرەو دوا بەریتەوە تۆ بەم ئەقلیەتەوە بڕیتەوە ساڵ 1950 و 1959 و شۆڕشێک و جمهوری ئیسلامی کەم تەجربە و پێشمەیە کەم تەجربە شتەکە تۆزێک ئەتانێ بێژی وا ناتانێ ببێ بەڵام هەر ئەتانم ئەوەم فرموولەکەم بەم ئەقلیەت ئیسە و من حازرم بۆ ڕزگاری ملەتەکەم بۆ ڕزگاری هاوچینەکانی خۆم بۆ ڕزگاری کرێکان و زەحمەتکێشانی کوردستان و بۆ بەرانبەرکێ و چوون بە گژی خرافات و ئێرتجاعە لە کوردستان و لە ئێرانە ئەگەر سەجە لەوە سەختریش بێ من حازرم بیکەم بەڵام بە ئەقلیەتی ئیسە و بە متۆدێکەوە ئیسە تۆ بۆ شۆڕش و بۆ مبارزەکردن لەگەڵ دژمنەکە تاڕیە بژێری بار سەختیەکەی بەقۆڵژی من سڵی لێ ناکەم یانمەش مەبەستمەوەیە کە دوای هەموو ساڵە ئەم هەوراز و نشیوە کە بڕیوتە ئیمانت بەو ڕێگەت کە هەڵت بژاردووە لە سەرتاوە تا ئێستش لەگەڵی بەردەوامی هەرکو سەرەتاکان لە ئاستێکی بەرزدایە کە بتوانێت ئەو وزە و ئەو توانە ئەو ئەنرژیە بە تۆ ببەخشێت کە ئەو ڕێگا دەژوارە ببڕیت 100% من ئامادەم بۆ ئەوە کە لە پێناو ئەو ملەتە چۆساوە ئامادەم هەر وەختێ ئەو ملەتەوە ئەو تەشکیلاتە و ئەو خەباتە زەرورەتەکەی ئیجاب کات و احتیاج بە من بێت و من بتوانم قامێک یا بتوانم هەنگاوێ هەرچەنێ و بە من ئەکردێ و من ئەتوانم تەسیرم بێت من حازرم بۆ ئەو ڕێبازە کەماکان مبارزەکەم و حازرم بۆ ئەوەی کە هەرچی فرەتر ئەم چرایکە لە نەزەر منەوە کە کۆمەڵە ڕۆشنی کردووە لە بەرابەر ئێرتجاع و لە بەرابەر تاریک ئەندیشی و لە بەرابەر دواکەوتوی خرافاتێکەوە جمهوری ئیسلامی ساڵهای ساڵە وەکو ئەتانی بێژی بە نوعی بۆمبارانی شیمیایی مەغزی خەڵکی کردووە و خەڵکی تووشی ئاژاوە فکری کردووە بە نوعەتانی بێژی خەڵکی واقعاً بە نوعێک بێهۆشت کردووە ئەو مەچتی خرافاتی دەرخوارد ئەم خەڵکە داوە و بۆ ڕاگررتنی ئەم چرا و بۆ بەردەوامبوونی ئەم ڕۆشنایە من حازرم هەردەم لە پێناو ئەوەی کە ملەتەکەمان و ملەتی کورد ڕزگار بێ و لەدەست ئەم چۆسانەوە و نابەرابەری چینایەتی و نەتەوایەتی و ڕزگاری بێ من ئامادەم بۆ هەر چەشنە مەبارزەیەک و هیوادارم بتوانین لە تەمەنی خۆمانە ڕزگاری ملەتەکەمان ببینین و لە تەمەنی خۆمانە بتوانین
بەرهەم و بازدەی شۆڕشەکە خۆمان خۆیچمان بتوانین هەڵی بگرین و ئیسفادەی لێکەین. دیارە ئەگەر ئێمەش نمێنین ئەم شۆڕشە بەردەوامە و ئەم شۆڕشە تازە هیچ حکوومەتێک و هیچ دیکتاتۆرە ناتوانێت بەری پێ بگرێت. ڕۆتی مێژوو بەرەوبەرە چێ بەرەو دوای ناچێت، هەر چەند بە زۆریش بتەوێت ترمزی خەیتە بەری، بەڵام ناتانی ڕایوێستنیت، ناتانی ستۆپیکەیت. ئەمەش هیوادارین کە بتوانین ڕزگاری کوردستان بە چاوی خۆمان ببینین و هیوای تەمەند درێژیشمان بۆ جەنابەت هەیە. سپاسی بەشداربوون دەکەم وەکو چۆن لە سەرەتای بەرنامەکەوە ئەرزی ئێوە بینەرانم کرد. من باوەڕم بەوە هەیە کە پێشمەرگە شەرەفی خەباتە و کەرامەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردە و ئێمە لە هەمبەر ئەم گەورەیە سەری ڕێز و کڕنۆشدانوێنین بۆ هەموو پێشمەرگەیەک لە هەموو بیر و بۆ چۆنێکی کە خزمەت بە کوردستان و نیشتمانەکەات. سپاسی بەشداربوون دەکەم. زۆر سپاس کە کاتی خۆت لە اختیاری ئێمە و بینەرانی بەرنامەی بیرەوەریدانا. منیش لە ئاخری بەرنامەکەەوە زۆر زۆر سپاسی ئێواکەم، سپاسی کاک فازڵەکەم وەگەرەکمە هەر لە ئەم پەنجەرەوە سڵاو و ڕێزی خۆم پێشکەشکەم بە خانەوادەی گیانبەختکردوانی هەموو کوردستان و بە خانەوادەی گیانبەختکردنی کۆمەڵا و هەر لێرەی چۆ بەڵێنیان پێبین کە تا ماوین ئەو ڕێبازێکەوە کوڕەکانی ئەوان و کچەکانی ئەوان و هاوڕێیانی ئەوان لە پێناویە گیان خۆیان بەخت کرد، ئێمەش هەر درێژەی پێبین و تا سەرمەنزەڵگای سەرکەوتن هەر بژین و سەرکەوتن. زۆر سپاس بۆیەوە. بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەمجارەی بیرەوەری. تا دیدارێکی دیکە و چاوپێکەوتنێک لەگەڵ شۆڕژگەرێکی دیکەی کورد